خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری دەروون و دیاردە بەیەکە گەینەوە. هەڵبەتە زۆر بیرم لەوە کردەوە کە پێشەچێن بەرنامەیە چی بڵین، بەڵام ئەوەندە هاوپیشەکانی ترم و ئەوەندە میدیاکانی تر باسی دیاردەی پیس و پۆخەڵی و نابەرپرسیارەتی تاچی کوردی کردووە بەرامبەر ژینگەکەی یەک دێڕی تازەم بۆ نەدۆزرایەوە. بەهەرحاڵ ئێمە ستۆدیۆکەمان زۆر جوان نییە لە ڕووی دیزاینەوە، بەڵام پێم وایە ئەمڕۆ ناشرینترە لە بەرۆی کە پیس و پۆخەڵمان کردو بۆی کە لەنا ئەو پیس و پۆخەڵیا باسی ئەو دیاردێ بکەین. بە ئامادەبوونی جەنابی وەزیر نەورۆز مەولود، وەزیری شارەوانی و گەشت و گوزار، بەخێربێی. کاک سەمەد محەممەد، سەرۆکی دەستەی ژینگە، جەنابی شە بەخێربێی. زۆر سپاس. دکتۆرە هەتاو کەریم، دکتۆرا لە کۆمەڵناسی گەشتیاریە. سپاس. نەورۆزخان، وابزانم وەکو لە پێشەچەکاوتم پێویست بە باسکردنی زۆر ناکە. چی بکەین ئەم کۆمەڵگەیە پاکەینەوە؟ زۆر سپاس پێشەچی دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم کاک دەروون. بەرنامەکان و بابەتەکانی پێشوشکە هەڵت بژاردووە و باسی دەکێ بەڕاستی پێویستیان بەو باس و گفتوگۆی هەیە و هەروە پێویستیان بە چارەسەر هەیە. هەروەک باست کرد پاک و خاوێنی ژینگە و پاراستنی ئەرکێکی نیشتیمانی سەرشانی هەموو تاکێکە. وەکو حکوومەتیش بە تەکید ئەوەی لەسەر شانمانە یاخود لەسەر شانی حکوومەتە ئەوەیەکەوە لەگەر کۆمپانیەکانی خاوێنکردنەوە چەندین گرێ بەسکرایە، شوێنە گەشتیارەکانی داخلکرایە، توانیمانە ئەو شوێنانە بەپێی ئەو بودجێ زەبەلاحی کە دادەنرێ بۆ پاک و خاوێنی شار و شارژگەکانی هەرێمی کوردستان بە پێی گرێبەسەکان تا ڕادەیەک پابند بووینە پێ و تا ڕادەیەک توانێتن پاک و خاوێنی شوێنەکان بپارێزی. باشە، وتە بودجەی زەبەلاح، وتە بودجەی زەبەلاح. وەکو ئەیبینین وەکو ڕۆژانە باسیەکەین وەکو دیارە بە جۆرێک لە جۆرەکان گەندەڵی لە زۆربەی وەزارەتەکانە هەیە. لە وەزارەتەکەی تۆ نسبەی گەندەڵی چەنە؟ هۆکاری گەندەڵیەکە کۆمەڵگەی کوردی و شاخ و دەشت و دەری ئەم کوردستانە ئاواهیە؟ ئەو بابەتێکە گەندەڵی باوەڕ ناکەم چەند تا ڕادەیەک پەیوەندی بە گەندەڵیەوە هەبی لەبەرەوەی تۆ باسی تاکت کرد. ڕۆشن با بڵێم ئاشناکردنی تاک بەوەی کەوا چۆن بتانی ژینگەکەی خۆی بپارێزیت، چۆن هاوکاری حکومەت بی بتانی شوێنە گەشتیارەکان و ئەو شوێنێکە گەشت تێدارەکە خاوێن بیاخود ئەو شوێنێکە ڕۆژانە بەسە شەقامەکاندا دەڕوا ئەو دەبەیەکە لە ناو سیارە فڕی دەدا بۆ دەرەوە یاخود ئەو کلێنکسە و ئەو زبلێ فڕی دەداتە دەرەوە، ئەوە چەند تەسیل لە ژینگەکە دەکات، چەند لە جوانی و شوێنەکانەوە دەپارێزێت. بۆیە ئەوەی کە حکومەت دەیکاتن پێویستی بە هاوکاری تاکی هاوڵاتیە کە هاوڵاتی پابەندی ڕێنمایەکان بن، هاوکاری حکومەت بن بۆی بتوانن. بەڵام ئەوەی کۆمپانیەکان بەپێی گرێبەستەکان طبعاً چاودێریان تێدا هەیە، چاودێری دەکرێ، دەستەی چاودێری دارایی هەموو گرێبەسەکان بڕگە پێداچوونەوە پێدەکا، بە دوواداچوون هەیە لە شارەوانیەکان لجانی تایبەتێ بە دوواداچوونی کۆمپانیەکان. بەپی داتای خۆتان بەپی خەمڵان و داتای خۆتان ینی کەم تەرخەم نییە لە ستافی پاکردنەوە؟ خۆی کەم تەرخەم نییە. ئێمە دەتوانم بلێم لەگەر بەهۆی پەیدابوونی قەیرانی دارایی ئێمە کۆمپانیەکان و گرێبەستەکانمان با بڵێم نرخەکەی کە دووبارە ئەعلانی بۆ کراوە نرخەکەی کەم کراوە لەگەڵ ئەوانی ڕابردوو، لەگەرەوەش کەم کراوە، بەڵام کۆمپانیەکان توانیان تێدا هەبوو پێشکەشیان کرد و هاتنە پێش و پاک و خاوێنەکانشان بەردەوامە. لەگەر قەیراندارە هەندێک لە بودجەکانیان یاخود سلفەکانیشان ئەگە دواکەوێ، بەڵام توانی ویانە پاک و خاوێنی و بڕگەکانی گرێبەسەکان جێبەجێ بکەن. خاڵێکی زۆر گرنگی ئەوەیە کەوا پێویستمان بە چارەسەری ئەو زبل و خاشاکانە هەیە کەوا ئەوەش بوویتە ئەولەویەتی وەزارەتەکەی ئێمە بە خۆشبەختانەوەکەوە هەردەم ئەنجومەنی وەزیران پاڵپشی ئێمە بووینە سیاسەتی چارەسەرکردنی زبل و خاشاکیش پسند کرایە، ئەم سیاسەتە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. سیاسەتێک لەلایەن ڕاوێژکارانی بیانیەوە بۆماندانرا لە ئەنجومەنی وەزیران پسند کرا کەوا تەنها پاک و خاوێنکردنەوە لەوانەیە چارەسەر نەبێ، بەڵکو چارەسەرکردنی ئەو زبل و خاشاکە ئەوەش بڵێم نیوەی گرفتەکان چارەسەر دەکا بۆ کەوتوینە سەرکار بۆ ئەوەی بەرنامەکە وەکو خۆی جێبەجێ بکات. بەپێی داتاکان کاک دەروون ئەگەر بەس تەنها مەجاڵم بدەیە ئەو سیاسەتەی کە لەلایەن با بڵێم ڕاوێژکارە بیانەکان بۆ ئەماندانە بەپێی داتاکان 75 تاکو 85 پاک و خاوێنکردنەوەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت. واتە لە ئاستی لەگە وڵاتەکان تقریبەن دەتوانم لەم لەگەڵ وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پلەی سێیەم و چارەمین، یعنی پلەیەکی زۆر باشمان بڕیە. بەڵام لە چارەسەرکردنی زبل و خاشاک زۆر لە دوای وڵاتەوەینەوە ئەوەیە پلانمان بۆ دانرا ئێستا دەستمان پێکرێ بە جێبەجێکردن
تا 2020 ئێمە دەبی ئەو پلانانەکە جێبەجێ بکرێ بگەینە ئاستی وڵاتان بۆ چارەسەرکردنی زبل و خاشاکەکە. دەستخۆش باش کاک سەمەد ئێمە داتایەکمان لایە هەڵبەتە بەهۆی قەیرانی داراییەوەیە با باسی بەشەکانی تر نەکەم مەسەلەن لە ڕۆژێکا 6,000 تەن پاژما و پاشەڕۆی سبڵ و خاشاشی هەرێمی کوردستانە لە 150 ئەمە خۆراک هەڵبەتە بە قسەی جەنابتان قەیرانەکە وای کردووە بووە لە 150 جنا پێشتر لە 170 بوو جەنابی وەزیریش باسی ڕیسایکلینی کرد پێ دوایە ئەم ڕیسایکلینە معالەجەی ینی تەداوی ئەم دیاردە ناشرین ناکات بەڵێ سوپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە گرنگە ئێمە پێمان وایە کەیسی خۆڵ و خاشاک دوو بەشە بەشێکیان چۆن ئێمە وا بکەین ڕێژەکەی کەم بکەینەوە بەشی دووەم ئەوەیە کە چۆن ئەوەی هەیە چارەسەری بکەین بە شێوەیەکی زانستی بەڵێ ئەو ژمارەی کە ئەو ڕێژەیەکەوە بەڕێز ئاماژەت پێدا ڕاستە بەگشتی هەم لە خۆراک و هەم لە پاژماوە جۆرا و جۆرەکانی دیکە بەهۆی ئەم قەیرانەوە ڕێژەکەی تۆزێک دابەزیوە بە جۆرەی ئەم بەدواداچوونانە یاخود بە جۆرەی ئەم ئەحسایانەی کە کراوە هەر تاچێک لە هەرێمی کوردستان لە چیلۆیەک تا چیلۆیەک و 250 غرام ڕۆژانە پاژماوە هەیە بەهۆی بوونی ژمارەیەکی زۆر ئاوارش ئەم ڕێژەیە زیاتر بوو بۆیە وەکو ئەو 6,000 تەنە زۆر باش ئێوە کۆکو سەرۆکی دەستەی ژینگە باشە وەکو سەرۆکی دەستەی پاراستنی ژینگە پلانی ئێوە چیانی قسەکانی ئێوە هەر قسەی چوزانم دروشمی ناو فەیسبوک و هەر ینی بە جۆرێک لە جۆرەکان هەندێک خەڵک بۆی نووسیوم هەندێک فان بۆی نووسیوم کە ئەمانە قسەی زلنیتر ئەم وڵاتە بە قسەی زل پا نابێتەوە ئەم وڵاتە بە ڕۆشنبیری تاک و هیمەتی حکومەت پابێتەوە ئیشەکەی ئێوە بەدڵنیاییەوە ئیشی ئێمە وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە حەزەکەم تۆزە دوسێ ڕستە لەسەر ئیشەکانی خۆمان بڵێم ئێمە چاودێرین بەسەر کۆی دام و دەستگاکان و کۆمپانیاکان و هەموو شوێنێکەوە دەبێتە کاریگەری یاخود دەستدرێژی دەکاتە سەر ژینگە چاودێریکردنیان و بەدواداچوونیان و سزادانیان بەشی دووەمیان پێشکەشکردنی ڕێوشوێنی چارەسەرکردنی هەر گرفتێکی ژینگەی هەبی لە هەمان کاتیشدا بڵاوکردنەوەی هۆشیاری و کللتوری ژینگەی و جێبەجێکردنی ئەو یاسا و ڕێنمایانەی کە هەمانە لە پێناو پاراستنی ژینگە باشە ئێمە داتاتان لایە مەسەلەن پێش ئێوە ژینگە چۆن بۆ ئێستا ژینگە چۆنە هیچتان کردویان بەدڵنیاییەوە چۆن داتامان لایە و با بڵێن تەقیم و هەرسەنگاندن و یاخود راپۆرتیشمان هەیە کە پێشتر چۆن بۆ ئێستاکە چۆنا باش بۆ ئێستا بەدڵنیاییەوە نا بەهۆی فراوانبوونی شارەکان و زیادبوونی ژمارە ئۆتۆمۆبیل و زیادبوونی پاژماوە و زۆر بەهۆی ئەو گۆڕانکارانی کە لە کەش و هەوا ڕوویداوە بەدڵنیاییەوە کاریگەری ئەرێنی لەسەر ژینگەی وڵاتەکەی ئێمەش دروست کردووە باش بۆیە هەموو ئەمانە پێویستی بەوە هەیەکەوە بە بەردەوامی چاوێکمان لەسەر ژینگە بێت چکە بابەتی ژینگە بابەتێک نییە بڵێ ئەو کێشەکەم چارەسەکە تۆ کێشەیەک چارەسەر دەکەی کێشەیەش کە لە لایەشکە سەر هەڵدەدات باش هەتاوخان برادێک بۆی نووسی بووم منەمێ لە ڕوئای خۆتەوە پرسیار لە تۆ بکەم برادێک بۆی نووسی بووم لە فەیسبوک نووسێتی حەقی بێمەعاشی و حەقی بێپاری گیرفانی خۆم و بێبانزینی سیارەکەم و بێئاوی و بێکارەبای و ئەوهم و قەیرانم لە دەشت و دەرکردەوە ئەگەر ساڵان شوشەی بیرەکان مەخستە ناو ئەلاگەیەکەوە ئەم ساڵ شوشەی بیرەکانی شمشکان ئەمە حەقێتی ئەم ئینسانەیە حەقی نییە نەخێر بێگومان حەقی نییە چونکە پێم وایە ئەمە هەز نەکردنە بە بەرپرسیارەتی ڕاستە تاک ماندووە ڕاستە تاک ڕوبەری کۆمەڵە بارودۆخی ئابووری کۆمەڵایەتی سیاسی بۆتەوە بەڵام ئەمەمانەی ئەوە نییە کە تۆ لە بەها ئەخلاقیەکەی مرۆڤایەتی و یاخود بڵێن ئەو بەهایی کە ئێمە کۆمەڵگەیەکی ئیسلامین کە ئەڵێ النەظافەة من الئیمان کە ئەو پاک و خاوێنی لە ئیمانەوەیە تۆ بی مقابلی ئەوە تۆڵە لە ژینگە بکەیت تۆ خۆڵ و خاشاکەکە بچی لە ژینگەدا بکەیت تایبەتی کە ئێمە لە سەروبەندی ئەوی بەهاری ناوچە گەشتیاریەکان ئەبێنێ هەموو بۆتە دیاردەی زبڵ و خاشاک ئەمن پێم ئەمە بوونی هەر دیاردەیەک نەکارتەنیا دیاردەی پیسبوونی ژینگە بوونی هەر دیاردێک بۆ کۆمەڵی هۆکار دەگەڕێتەوە لە سەروی هەمویانەوە هۆکاری پەروەردەییە کە پەروەردەی دەشیوە دەست پێ ئەەکە لە خێزانەوە دەست پێ ئەەکە باشە بەڵام ئەم قسانە بە جۆرێک لە جۆرەکان خەڵک ئێستا بڕوان پێ بکە ڕەنگە بەشێک لەم قسانەیە مەش
ئەگەر تۆزی حەقیقی بین بە بەڵێ. قسەی زل بزانێ مەسەن بەڵێ. کابراڵێ یەک بەس ئەرز لە وڵاتە هی من نییە بەڵێ چوزانم ئەڵێ برادەرەکان و کوڕی مەسوولەکان و کوڕی چێ و چێ بەدایان دۆنم مەزرع ئەو باخ و ئەو vێلا ئەویان هەیە هەر ئەو دەشت و دەرم بێ و داخی دڵی خۆم بەو دەشت و دەراڕژم من قسەکەی من ئەلێرە ئەوەیە چۆنی قسێکی مقنع بەو ئینسانانە بڵی کەوانەکەن من بۆ کووتم کاک دەروون ئەمە دەگەڕێت و بۆ لایەنی دەروین تاکەکان لایەنی ئەخلاقی تاکەکان لایەنی ئەخلاقی خێزان ئەبێ خێزان بێ وڵای کاکە ڕاستە کۆمەڵێک لایەنی سلبی هەن کۆمەڵێک با بڵێن بارودۆخەیەکە هەموو تاکێک هەمومان ڕوبەڕووی بینەوە بەڵام مانەی ئەوە نییە کە ئەمن بێم تۆڵی ئەمە بەمە بکەمەوە یعنی قەت مرۆڤ دایمەن ئەبێ مقابلی ئەوە شتی باشە بکاتن نەک بێشتی خراپە بکە ژینگە پێ بکات نەورۆزخان ئەو تۆڵەیە ئێوە حکومەتن ینی و جەنابی شت وەزیری سێکتەرێکی گرنگن پێ دوایە ئەو تۆڵەیە تەندروستە کەسێک بێ تۆڵەی معاشەکەی لە ژینگەکەی تۆ بکاتەوە کە تۆ ئیشرافی و ژینگەیەکەی هەرچەندە دکتۆرە جوابی داوە وەکو ئەوە ئەکیت ئەوە نابێتە تۆڵە بەڵام لەگەر ئەوەش ئێمە وەکو هەر خۆم دەمەویست مداخلێ بکەم سەبارەت بە سوالەکەت لەبەرەوەی گرنگ بوو ئێمە وەکو پلانی خۆمان هەندێک شوێنمان دەستنیشان کرد بۆ ئەوەی ئەو قسەیە کە جەنابەت دەلێ بزەبت مەسەن خەڵکێک نەلێەوە من نییە یاخۆت هەرچەندە ئەوە بیان و نییە بۆ ئەوەی تۆ ژینگەکەی خۆت پیسکەی لەبەرەوەی ئەو ژینگەیە لە داهاتوو خۆی دەبێتە تەسیر لە تەندروستی خۆی دەکاتەوە بەڵام لەگەرەوەی ئەمە لە پلانی وەزارەتمان چەندی شوێنیمان دیاری کردووە کەوا بۆ ئەو خەڵکە بیکەوا گەشت و گوزاری تێدا دەکاتن بۆ گەشت دەشتوە ئەو شوێنانە شوێنی پاک و خاوێنیان بۆ بکرێتەوە و ئەگە بێت و بیدێنێ کۆمپانیاش بەتیش بکەین بەڵام بە خۆت دەزانین لەبەر ئەوەی جدوای اقتصادیەکی زۆری نییە بۆیە لەوانەیە نەیانتوانێت خۆیان لێ بدەن ئێمەش بەهۆی قەیرانە دارایەکە حکوومەت لەسەر ئەستۆی خۆی نەیتوانی ئەوانە بکە بەڵام بۆ نمونەیەک دێنمەوە بە پرۆژەیەکی گەشتیاری وەبەرهێنانە لە دهۆک کراوە با بڵێم شوێنێک بۆ ئەوانەیەکەوا بتوانن تێدا بحەوێنەوە شوێنێکیان دیاری کردووە بۆ ئەو خەڵکێک بڕە پارەیەکی زۆر کەم دەتوانن سەردانی بکەن شوێنی حەوانەوەیان بۆ داناون داریشی لێ بۆ غابات بووە بەڵام زیاتر داری لێ چاندووە و هەروەها پارەیەکی زۆر کەمیان لێ وەردەگرین مقابلی ئەوەی کە پاک و خاوێنیشی ڕادەگرێتن دوای ئەو خەڵکەی دەڕوا هەمووی چەند کرێکارێکیان بەکرێ گرتووە خاوێنی دەکاتەوە نمونەی ئەو پرۆژە سەرکەوتووە ویسمان لە شوێنەکان دریژ بیکەین ئێستا لە پلانمانە لە داهاتوو بیکەین بەڵام کردی تایبەت لەوانەیە وەک ئاماژەم پێدا لەبەرەوەی جدوای ئابوورینە بۆ خۆیان لێ نەداوە بەڵام ئێمە چەند هاانیان دەدەین پژدارگە و هەندێک غاباتمان هەیە لێرەوە پێم خۆشە ئەگەر بەڕێز کاک سەمەدیش هاوکارمان بێ هەندە غاباتی زۆر جوانمانەیە چ لە هەولێر دەلێت چ لە سلێمانی دێت لە شوێنەکان ئەو غاباتانە ئەگەر بێت و شوێنی حەوانەوەی بەدار دروست بکرێ لەگەڵ کۆمپانیایکی خاوێنکردنەوە ئیدارەی بدا بەڕاستی ئەوە لەوانەیە ئەو گلەی هەم ئەو هاوڵاتیانش نامینێتن و دەشزانن شوێنە چ تایبەت بەوان هەیە هەمیش پاک و خاوێنێکەش تێدا دەکرێتن هەر لەناو بریان لەناو ئەنجومەنی وزان زۆر جار باسی ئەو بابەتانە کراوە لە ڕووی پەروەردەیەوە ڕووک دکتۆرە ئاماژەی پێدا ئێمە لەگەر وەزارەی پەروەردە تەنسیقمان هەیە کە لە بەرنامەکان و لە منهەجی خینەکانیان زیاتر هەرچەندە پێشان تێدا بۆ بەڵام لەوانەیە بەو ئاستی نەبوو کە ئامانجی ئێمە بپێکێ بۆیە چەندین بەرنامە گۆڕایە و لە کتابەکان و لە پەرتوکەکان زیاد دەکرێتەوە لەبەرەوەی هاوڵاتی بابلم لە منداڵیەوە دەبی فێر بکرێت چۆن دەستی بە پاک و خاوێنی ژینگەکەی خۆیەوە بپارێزێت ئەو شوێنەی سەری پاکێجاکەین بابزانین تاو ئێستا ساغ بووینێتەوە و هەمومان ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە تێگەین کە بەشێکی زۆری خەڵک نازانم بەشێکی زۆریا بەشێکی زۆری خەڵک ڕێزی ژینگە ناگرن و چەندین ساڵە دەردی جەنابەوتیەوە مەسەلەن لانی کەم خۆ 10 ساڵە ئێمە تەوعی ژینگەی لە ڕووی میدیاوە لە ڕووی هۆشداریەکی گریمان کۆمەڵی خەڵک شعوریان نییە تەواو ژینگەکە ئاوا پارێزن دوای ئەم پاکێجە ئەمێ بزانم پلانی بی ئێوە چییە با ئەو پاکێجە بینین و بەرداوامەوی فەرمووی وەکو ئاشکرایە کوردستان ئاوی کەوسەر و خاچی گەوهر و پڕ لە گوڵ و نەسرینە سروشت و ژینگەیەکی ڕەنجینی هەیە و ساڵانە لەگەڵ هاتنی بەهار و وەرزی سەیران و گەشت لە هەموو لایەکەوە خەڵک ڕووی تێدەکەن و دەست لە ملانی تافگە و پێدەشت و چیاکانی دەبن هاتنی گەشتیار و هاوڵاتی زۆر بۆ ئەم شوێنانە بێ پاشەڕۆ و زبڵ و خاشاک نادێت بەشێک لە سەیرانکەران جۆنادەنە پاراستن و پاک و خاوێن ڕاگرتنی ژینگە و لە کاتی گەشت و سەیرانەکان پاش ماوەی خواردنەکانیان فرێ دەدەن بەم هۆیەوە
وزارەتی شارەوانی و گەشت و گوزار و ڕێکخراوەکانی ژینگە پارێزی کوردستان چەندین کۆڕ و سمینار و هەڵمەتی هۆشیاری ژینگەیان ڕاگەیاندووە بەڵام ئەم هەوڵانە نەبۆتە هۆی بنبڕکردنی ئەم دیاردەیە سەرەڕای نەبوونی ڕۆشنبیری ژینگەی نەبوونی شوێنی تایبەت بۆ فرێدانی زبل و خاشاک بەشێکی گەورەی گرفتەکەیە کە ئەرکی حکوومەتە شوێن و ڕێکاری یاسایی بگرێتە بەر بۆ پاراستنی ژینگەی کوردستان بەپێی دوایین ئامار لە ڕۆژێکدا زیاتر لە 6,000 تۆن زبڵ و خاشاک لە هەرێمی کوردستان فرێدەدرێت لەم ژمارەیە نزیکەی 150 زبڵی هەرێم پێک دێت لە خۆراک و 112 لە مادەی سوتا و 109 کاغزە 106 دار و 105 شوشە و 103 ئاسن و 107 پێگاتی زبڵی هەرێم پلاستیکە و 103 قوماشە زبڵ و خاشاک نەک تەنها زیان بە سروشت و ژینگەی کوردستان دەگەێنێت بەڵکو لە ڕووی ئابووریشەوە بووە بە ئەرک بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ساڵانە حکوومەت زیاتر لە 140 میلیارد دینار دەداتە ئەو کۆمپانیانەی کە زەبڵ و خاشاک فرێدەدەن ئەمەش پێچەوانی بەشێکی وڵاتانی جیهانە بەشێک لە وڵاتانی جیهان زبڵ و خاشاک وەکو سەرچاوی ئابووری سیر دەکەن بۆ نمونە لە وڵاتی وەکو ئیندۆنیزیا زبڵ و خاشاک یەکسانە بە پارە لەم وڵاتە بانکی تایبەتی زبڵ و خاشاک دامەزراوە لەو بانکانە فڕۆشیاری زبڵ دەتوان وەکو بانکەکانی دیکە لە هەژمارەکانی خۆیان بکۆڵنەوە و پارەش ڕابکێشن ئیندۆنیزیا دووەم وڵاتە لە زۆری بەرهمێنانی زبڵی پلاستیکی بەڵام ئەم بانکانە تا ڕادەیەک یارمەتی دەربوونە بۆ پاراستنی ژینگەی وڵاتەکەیان دەستخۆش لە ئەوروپا لە کۆی هەر پێنج شوشەیەک مەسەلەن هەر لە دوکانی مەیفرۆشەکانە پێنج شوشەی بەتاڵی بیرە ئەبیتەوە شوشەیەک تایەتەوە یعنی مەیخۆر بەڵێ شوشەی بیپسی بە هەمان شێوە مەزە بۆی بە تایبەت مەیفرۆشەکانیان وا لێکردەوە لە بڕۆی کابرا لە کاتی خواردنەوە شاداڵغی لای ئەوەیە گەر پێنج شوشەی بەتاڵەکە فرێنەیە ئەوە بکات یا مەسەلەن بە تەجروبە لە کوردستان لەوەتەی کە ئەم معمەلی شیشانە دروست بوون ئاسنی فڕێرا و زۆر دەگمەنە بینی لە بەروی پاراکە و تازەش لەم یەک دوو ساڵە معمەلی کارتۆن هەیە ئەم پرۆژانە چی لێکن پلانتان ئەم پرۆژانە گەورەتر بکەن بەڵێ خۆی کە ئاماژمان پێدا ڕستایکلین تەواو کەری پاک و خاوێنکردنەوەکەیە ئەوەیە کە وارساکردن بەشێک لە بەشەکان جیاکردنەوەی زبل و خاشاکەکەیە کە جای دەکەوە شوشە بەجیا نایلۆن بەجیا کارتۆن بەجیا خواردن بەجیا ئەمە با بڵێم هوەری ڕستایکلینەکەیە کە ئاماژەمان پێدا کە دەبی لە ناوپاش ئەو شوێنانەی کە ڕستایکلین بۆ دەکرێتن تقریبا دەتوانم بڵێم چارەسەری ئەو پاک و خاوێنەی بکەیت بۆیە شوشەکان بە هەمان شێواز تعاملی لەگەڵ دەکرێت ئەو کۆمپانیایە کەوا لەگەریان گرێ بەسمان کردووە بۆ ئەوەی جیاکردنەوەی زبل و خاشاکەکان بکەن خۆیان شوشەکان بە هەمان شێواز شوێنی تایبەتی دەبی بۆ فرۆدانی نایلۆن شوێنی تایبەتی دەبی بۆ فرۆدانی هەر خۆیان بەرمیلەکان جیا دەکەنەوە لە ئایندەیەکی زۆر نزیک ئەوەی بە بەرچاوی خۆتان دەبینن لەبەرەوەی تا ئێستا لە بواری گرێبەست بووە بەڵام ئێستاکە خۆشبەختانە لەوانەیە لە ڕستایکلینی شاری سلێمانی چەند ساڵ پێش ئێستا درابوو بە کۆمپانیەک بەڵام بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی خزمەت زۆر دەستیان پێ نەکرد بەڵام ئێستا کەوتە سەرسکە دەست بەکار دەبی ئی هەولێرش بە هەمان شێواز کە دەبینی مانکانی قڕژالە چ مشکلەیەکی گەورەی ژینگەیی لە هەولێر دروست کرد بوو لە پایتەخت ئەوەش ئێستا لەگە کۆمپانیایە کە دەکەوێتیان بان باش جای دەکاتەوە اینجا ڕسایکلین دەکا ئەوی با بڵێم خواردنە دەبیتە پێینی کیمیاوی بۆ باخچە و پارکەکانی ئێمە بەکاردێتەوە ئەوی شوشەیە لە شوێنی خۆی فەرز دەکرێت و جا دەکرێتەوە و معالەجەی دەکرێتەوە درۆیانە بەڵاندفیل ئەوی دەمینێتن دادەپۆشرێ سەرەکەشی بە سەوزای دادەبۆشێ بۆیە هەرزوو ئاماژەم پێدا کە ڕستایکلین بەشێک لەو کێشە گەورانەمان بۆ چارەسەر دەکا کە لە سیاست و پلانی کە پەسەند کراوە تێیدایە و دەستیش کراوە بە ئەنجامدانی تەنها کاتی دەوێت تا ئەوەی بکەوتە سەرفیکەی خۆی و جێبەجێ دەستخۆش هەتاوخان هۆکار ینی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە هۆکار چییە ئینسان واکات و بە تایبەت لە کوردستان باباسیێرە وەکوتم یعنی بەشێکی هەر زۆری دەگەڕێتەوە بۆ لایەنی پەروەردەجا پەروەردەی خێزان بە یاخود پەروەردەی خوێندن بێ یاخود وەزارەتی پەروەردە بێ وەزارەتی خوێندنی باڵا بێ ئەزانی کاک دەروون لە یابان لە وڵاتێکی وەکو یابان باشە ینی قوتابی لەگەڵ مامۆستا ڕۆژانە بۆ ماوەی چارێک قوتابخانەکان پاکەکەنەوە کوا لە کوام قوتابخانی ئێمەدا ئەم سیستەمە فێری قوتابی ئەگرێ ئەم بەهانە فێری منداڵ دەکرێتن
ینی هەر لە خودی یابانیشە ئەڵێ ڕۆژانە بەیانیان هەموو خێزانێک ئەگەر هات و چووی بووە جیرانی توی کۆڵانێکە توی گەڕکێکە جیرانێکی نوێ بووی لە دەرگاکەتە ئەدەڵە زەحمە نەبێ وەرە بەیانی لەگەڵ من دەبێت پاچێکەوە ینی لە ڕووی دەروێن دەبێت خەڵکی ئێمە ئەوە فێر بکرێت بە کولتورێک پاک و خاوێنی ژینگە و دەوروبەر قوتابخانە زانکۆ ماڵەکە ئەو ژینگەی گەشتیاریە بکرێت بە کولتورێکە. با پرسیارێکی تۆزێ شخصی بکەم ئەو کاتێک کە چکە بەشێکی زۆری خەڵک ئەڵێن حتا ژینگە پارێزەکانیش حتاوانی کە لە زۆر بەجددیش لەسەر ژینگە قساکەن ئەگەر شەوێک بە تاقی تەنیا بن و جادەکە چۆڵ و هۆڵ بێت دەبێتیان پێبێت دەبەکە فرێنە دەرەوە لەو چۆڵیەشە لەو چۆڵ و هەڵێشە ڕاشکاو بە لەو چۆڵ و هۆڵیەشە کە کەس نەبێت دەبێتکە پێبێ دەبەکە برژێ بە شوێنێک تا مەسەرەن برژە چوزانم تەنورەکە و پیسکە سارەکە و پیسکە پەنابەی هەڵیتە سەر جادەکەیان هەر نەخێر بە هیچ شێوەیەک نەخێر لە بۆچی لەبەرەوە وتم ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو بەهای لەکەیەوە فێر بووی هەر لە مناڵیەوە دایکم وای فێری کردوم هەر لە مناڵیەوە خێزانەکەم وای فێر کردوم کە ئەبێ ئەوەل شت من بۆ خۆم ئەو طبیعەتەم هەیە ئەگەر ژوورەکەم ئەگەر ئۆفیسەکەم ئەگەر شوێنەکەم ژوورەکەی خۆم ئەگەر پیس بۆ نەکردنیا پیس بوو ئەگەر تۆزێ فەوزای تێرا بوو من ناتوانم تێدا ئیش بکەم باشە ئەمە دەگرێتەوە کوتم دەگرێتەوە بە دەرەجەیەک بۆ سیستەمی خێزان ئەبێ فێری تاکەکان بکە من لە گەشت بووم لە ماوەی ئەو سێ هەفتەیە کە ڕوویوە سیرم کردووە خێزان سەیری ئەم خێزانێکی ئەمە خێزانێکی زۆر ڕۆشن بیرە بەڵام سەیری سیارەکە کە محتراماتی بینی خزبڕ و خاشاکەی من سیارەکەەوە یعنی ئەمە دەگەڕێتەوە بۆ ئاستی ڕۆشنبیری تاکەکانی ئێمە و ئاستی ڕۆشنبیری خێزانەکان سەمە تۆ لەکەیەوە فێر بووی کە ژینگە بپارێزی و چێ فێری کردی وڵی بڵێم کاتەکەی دیاری بکەم نابەڵام لەو کاتێک کە چوومەتە ژینگەوە زیاتر ژینگە دەپارێزم چ فترێکی ژیانە ژینگە و نەپاراست و ئاوە تەعاملێ بە ژینگەوە کردو و هەستش چۆن بوو وڵی زین چۆنە ئێستا کە ئەم شتانێکی ئێسا فڕێ دەدرێ لە دەبەی ئاوە لە شتە لەوانەیە 10 ساڵەوە پێش نەبوو بێ ئەم شتانە بەو شێوەیە هەنی شتی فڕێدرا و بۆ ئەو کاتەوەکو ئێسا زۆر نەبوو بوو مادەی پلاستیکی کە تۆ لە سەیران بەجێ دێڵی ئەم کاتە نەبوو ئێمە بیرمان دەچوونە سەیران بەشی زۆری ئەو شتانی دەمابێت لەگەڵ خۆمان دەمان هێنایەوە دەبەی ئاو ئەم شتانە بەو شێوەیە نەبوو تاوەکو فڕی بدەیت بۆیە لە ساڵانی دواتر لە ساڵانی جێشتوە دیارە بڵێ خەڵوز و ئینە جێشتوە دیارە وڵی بیرم ناجێم هێشتوێ بەڵام بە دڵنیاییەوە پێشتر هەنی بەگشتی ڕۆشنبیری پاراستنی ژینگە و سروشت لە پێشتر وەکو ئێساکە باشتر نەبووە ئێستاکە باشتر لە جاران بەڵام هۆکارەکانی پیسکردن ئێستاکە لە جاران زۆر زیاترە هەنی بۆیە عیلاقەکە بۆتە عیلاقەیەکی عکسی هەنی ئاسی هۆشاریەکە زیاد دەبێ بەڵام هۆکارەکانی پیسبوونیش هەزیاد دەکات هەنی ئەوە نییە بڵێ نەورۆسان ئەینی پرسیار بۆتە وەکو وەزیرێک جەنابێک لەکەیەوە مەسەرەن حەز بە پاراستنی ژینگە وەکو مەسئولیت سەیرەکەی تو چێ فێری کردی خۆی ماڵەوە زۆر گرنگە لە ماڵەوە پەروەردەی ماڵەوە کە فێرت کە ئەمە غەڵەتە نابێ لێرە فڕادێ زۆر گرنگە لە منداڵیەوە کە فێر بکرێ زۆر بە تەکید گرنگە لەگە قوتابخانە ئەو دوو شوێنە گرنگترین شوێنن بۆ ئەوەی پەروەردەکەن بەڵام ئێمە خۆمان لە ماڵەوە بابلێم ئەو باگراوەندەمان هەبوو بەڵام زیاتر من لە هۆڵندا سەردانی هۆڵندام کرد ماوەیەک لە هۆڵندا ژیاوم هەر یەکەم ڕۆژی کە گەیشتنە هۆڵنداوە ساڵی 90ەکان کە باز دەکەم کە پاک و خاوێنی ئەو شوێنەمان دیت و ئیلتیزامی ئەو خەڵکەمان بۆ شوێنەی دیت یعنی ئێستا منداڵەکانمان محاسبەمان دەکەن ئەگەر لە ناو سیارەش کرێن کسێک لە شوێنێکی نادروستدا بنین نەک فڕی دەمە دەرەوە یعنی وا پەروەردەبوونە منداڵەکان گلەیمان لێ دەکەن ئەوەی زۆر مهمە هەم منداڵەکان بە حکمی وەی ئێمە لە بۆمان ما بۆ فێرمان کردن سەرڕایەوەش هەندێک لە قوتابخانەکان هەندێک بەرنامەیان هەیە زیاتر گرنگی پێدەدەن بەڵام ئەوەی زۆر گرنگە قوتابخانە زۆر گرنگە سەیری ئەو ڤیددیویانە بکەنی ئەو دەشتە سەوزە جوانە سەیریکانی چۆنی چی لێکراوە ینی بەداخەوە پێم وا بێت دەبێت پێویستی بە 40 ساڵە بۆی کەیتر لەگەڵ ئەرزە ڕیسایکل بێتەوە پلانی ئێوە چییە مەسەرەن بۆ ئەو خۆڵ و خاشاکی کە لە هەندێک شوێنی ئاسیا ئەمێنێتەوە مەسەرەن چوزانم بینی دۆڵێک بینی شاخێک پلانتان بۆ ئەوە چییە؟ خۆی هەر بۆ نمونە ینی بەرمیل گلەیی با بڵێم ئەو کۆمپانیان کە لەگەریاندا دەنشین یان سەرۆک شارەوانیەکان کە متابعی پاک و خاوێنی شوێنەکان دەکەن یاخود گەشت و گوزار کە لەگەریان کۆبوونەوە دەکەین و دەمانەیە معالەجەوێ بکەین گەورەترین گرفتیان ئەوەیە دەڵێن ئێمە بەرمیلی زبلماندا ناوە زبلەکەی لە تەنیش بەرمیلەکە دادنن نایخەنە ناو بەرمیلەکە یعنی بۆیە دەڵێم هۆشیاری تاک
لەگەڵ تعاملکردن لە گەرژینگە گرنگترین شتە یان بەرمیلەکە دانراوە بەڵام بەداخەوە زبلەکەی ناخە یاخود بەرمیلەکان دەبن بەرمیلەکە لە شوێنی خۆی نامێنێتن زۆر کۆمپانیامان مەسەرەن غەڕامە کردووە بۆ بەرمیلتانە شوێنی دانا دەلێت دامان ناوە بەڵام دەیبا خەڵکەک ئێسەوەی لاتێ بە زنجیر دەیبەستینەوە بە عمودێک بۆ ئەوەی کەس نەیباتن بەس ئەوانە وەک ئاماژەم پێدا تاک زۆر مهمە یاسایەکیشمان هەر بۆ بەرچاوی ڕوونی جەناب لەبەرەوەی ئەوەی باسمان کرد ئەمە لە ئەنجومەن نزان ئەو گرفتانە دەی بە زووترین کار چارەسەر بکرێ بۆی ئەگەم ئەمە بڵین وڵاتێکی پێشکەوتوینە دەبی ژینگەکەمان پاکوخان ڕاگرین میێوانێک سەردانمان دەکا دەبی ببینی فعلەن ئەمە وڵاتێکی پێشکەوتوینە و کارمانە سەر شتانە کردیا غەرامەش بەڕاستی دەوری خۆی دەجێڕیتن کە بتوانی غەرامە کردووە یاساکان ڕێگە نادەن ئەو مەبلەغانەی لە یاساکانی غەرامەکردن هەیە ئەوەندە کەمە بشی کەس زۆر کەمە خەڵک پابەت نابی پێ بەڵام ئێستا لەگەر ڕشنووسی یاسایەکمان ئامادە کردیا پەسەندیش کرا و دەچە پەرلەمان متەکیدم پەرلەمانتارانی بەڕێزش زۆر هاوکارمان دەبن بۆ دەرچوونی بە زووترین کات ئەوە غەرامەی خەڵکی دەکات مەسەلەن ئەو یاسایە ینی دژنێکی چۆنەڵی دژنێکی پۆلیسی دروست دەکەن بۆ حاڵەتان ناگەر من دەبێکم فرەیە شتێکم جێشت غەرامە دەبێت بکرێت بەتەکید وەکو چۆن غەرامەی مرورەکان کامێرە دانراوە لەو شوێنانە متابعە دەکرێت لێ جانبە دوواداچون ئەوە دەبی لجان هەبیتن و ئەوی دەبێتی فرەدا دەبی غەرامەکەی دیاری بکرێتن و بێ پارەی غەرامە بدا هەم ئەوە ئیلتیزامەکەوە دەکە هاوڵاتێکت لەبەرەوەی ئەوەی کە هۆڵەندی ئاماژەم پێدا غەرامەتە ئەسیری خۆی هەیە بەڵام وی لێ هاتی ئێستا خەڵکەکە لە ئەوروپا ئەوەندە هۆشیار بوویتەوە ئەگەر تۆ شتێک بکەی لە بە غەرامەکەش نە ئەو پێت دەلێ هەلیگرەوە وات لێ دەکات تۆ شەرم لە خۆت بکەیەوە واتە مەشاد دەکات ئەگەر فرەت دابی خۆت هەلیگرێەوە بۆ شێوازە واتە تاج هۆشیاری تاکو لەگەر بە دوواداچوونی حکومەت و با بڵێم غەرامەکردن تەسەور دەکەم باشە کاک سەمەد حل ئێمە باسی وشاری تاگەێن ئەگەر وشاری تاگە بێ ئاوا نابێت یعنی گریمانیتر بەشێک لە تاک وشار نییە بەشێک لە تاک نابەرپرسە بەڕای تۆ چارەسەر هەر غەرامەکردن و عقوبەیە ئەجە وەڵام من دەمیست هەر دوسێ ڕستە پێشوی وەڵامی پرسیارەکە دەمو لەسەر قسەی ئەم بەڕێزانە من پێم وایە هۆکاری پیسکردنی سەیرانگاکان و هەموو ئەو شوێنانەی کە پیس دەکرێن یەک لایانی پەروەردە هۆشیاریەکە دەوری هەیە دوو لێنەپرسینەوە و سزانەدان دەوری هەیە سێمینیان دابین نەکردنی کەلوپەلی پێویست زۆر جاری وە هەیە دەوری هەیە بۆیە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە گەورەیە یەک پەروەردەکردن لە هەموو ئەو شوێنانەی کە دەبێتە جێگەی پەروەردەکردن لە ماڵ لە ناوەندەکانی خوێندن لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندن لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵی بەدەنی لە ڕێگەی مزگەوتەکان لە هەموو شوێنێک ئەمە یەک دوو سزادان بەڵێ سزادان کۆڵەگەیەکی ئەساسی کۆنتترۆلکردنی کۆمەلگایە کۆڵەگەیەکی ئەساسی بنەبڕکردنی کۆمەڵێک دیاردەی ناشرین نەر کۆمەلگا لەوانەیە کاک دەروون بەڕێز دیان بەڕێزیش کە پرسیارکە بڵێ جاخۆ دەست ناگاتە هەموو کەسێک بۆنە لە دەشت و دەر کەسێک کە هیچ کامیرەی لێ نییە هیچ کەسێک بە چاودێری ناکە شت فرێدی بەڵام یەک پرەنسیپێکی لە قانون دەڵێ یاسا محاسبەی ئەو کەسانە ناکە کە تاوان دەکەن بەڵکو یاسا محاسبەی ئەو کەسانە دەکات کە ناتوانن تاوانەکانیان بشارنەوە بەڵام ئەمە لە دوجار دەبێتە ئەوەی کەوە وردە ئەم ترسە بڵاو بێتەوە سێمین هۆکار ئەوەیە کە بەڕاستی ئێمە هۆکارەکانی پاراستنی ژینگە و سروشت و ناوچە سەیرانگاکان دابین بکەین هاوێیە گواستنەوەیەتی یاخود هەر شتێکە ئەمانە خاڵێکی دیکەش گرنگە ئێمە بۆ ئەم شتانە بەڕاستی بۆدێک یاخود ڕەهەندێکی ئابووری بدەین بە خەڵکەکە چۆن بۆ نمونە ئەم دەبانی کە فرێ دەدرێت ئەگەر شوێنەکە بێ وەری بگرێتەوە بڕێک پارەی کەمیش بێ بیداتەوە شوشا ئەم شتانە یا جاری وە هەیەەوە خەڵاتێکی بەسی دابین دەکەدرێت ئەوە خۆڵ و خاشاکە بێنیتەوە ئێمە داخلی پێشبڕجێش دەکەین لەوانەیە خەڵاتێکی بۆ دەربچێ هەموو ئەمانە هۆکارن تاوەکو بتوانین بەڕاستی ژینگە و سروشتی وڵاتەکەمان بپارێزین بۆیە بە تەنها بە یەک بوار وەکو جەنابەت ئاماژەت پێدا هەموو خەڵچێک ئاستی هوشاری باش نییە یان خەڵچێک بۆهۆی ئەو هەموو قەیرانە بۆی ئەو هەموو فشارانی لەسەرەتی پێی وایە انتقام لە دەسەڵات دەکاتەوە دەچێت شوشەکە دەشتێنێ دارێک ئاگر تێبەردەدا نازانم کارێکی نابجێ دەکات بۆیە ئاستی هۆشاریەکە ئەگەر ئاستی هۆشاری بە تەنها پێوەەر بێتن بۆ ڕێگریکردن لە تاوان یاخود چاکردنی کۆمەلگا و ئاراستەکردنی بە ئاقارێکی باش لەوانەیە پێویستمان بە سزانە دەبوو پێویستمان بە دادگاکان نەدەبوو بۆ هەموو سێکتەرەکان بۆیە هەموو ئەمانە بەیەکەوە ئینجا دەتواندرێ ئێمە ژینگەکەمان بپارێزین ئەوەی کە بەڕێز نەورۆزخانش ئاماژەی پێدا تاوەکو ئێمە
نتوانین چارەسەری خۆڵ و خاشاکەن بە شێوەیەکی زانستی جا ڕیسایکلە لێکتریجیاکردنەوەیە لانفێڵکردنە یاخود سوتاندنیەتی وزەی لێ دروستکەی تاوەکو ئەمانە نەکرێ مەحاڵە ئێمە بتوانین باز لە پاراستنی ژینگە یاخود باز لە چارەسەرکردنی خۆڵ و خاشاک بکەین بۆیە دەبێت هەموو ئەمانە کۆمەڵک شتن بەیەکەوە ڕەبتن من پێم وایە خەلەلیشی دیکەش لە ئێمە وەکو دەستەی پاراست و چاکردنی ژینگە لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و لایەنەکانی دیکە بەداخەوە کۆنتاکتی لایەنەکانی بەرپرس لە حکوومەت نەک بۆ سێکتەری پاراستنی ژینگە بۆ زۆر لە سێکتەرەکان وەکو پێویست نییە بۆیە دەبێت ئەمە بابەتێک بێ بە جدی ئێمە لە حکوومەت لەگەڵ نەورۆزخانە چەندێک یەکتریتان نەبینیەوە بۆ ئیش وەڵاهی یەکتریمان نبینی و بەڵام لەوانەیە نوێنەرانی دەستەی ژینگە و شارەوانی ڕەحیمی هەر پار ئەو مانجی 6 بوو ئەگەر ئاگەل ڕێکخراوی UNDP يعني 24 ساعات بۆ پاکڕاگرتنی ژینگە یعنی پێکەوە کردمان حتا با بڵم شەبقەیەکمان دروست کرد لەسەری ناوی آخر پێکەوە نا وڵاتەن سیقمان هەبوو لە حتا لە لیژانەکانی بۆ ڕیسایکلین دائما نوێنەریان هەبووە دائما پرسیارمان ڕاوێژکاری تایبەتی خۆمان لە وەزارەت دامناوە لەگەریان لیجنەیە لەناو ئەندامە لەناو هەموو لێژنەکانی بڕیاردەر یعنی لەگەڵ ڕێگەی ڕێکخراوەکان زۆر با بڵێم هەڵمەتی پاک و خاوێنی کردمان ڕاگرتی ینی 24 ساعت بۆ هەڵمەتی پاک و خاوێن ڕاگرتنی شارچۆرکەکان کرایە باشە خۆت ئاماژەت پێدایانی ئەمانش دەوانەیە نەبوویتە علاجێک بەدەر لە قسە زلەکانی کە خەڵک بە قسەی زل ناوێ بە بەڵام قسەیەکی شەیە کە بەشێکی زۆر ڕێکخراوی وەهمیشەیە کە پارە لە حکومەت وەرەگرتن و ئالاساز ڕێکخراوی پاراستنی ژینگە و پاراستن و پاک و خاوێنی و نازانم حتا کۆمپانیای پاکردنەوە ئەڵێن کۆمپانیای وەهمی هەیە شتیوانە نانە کۆمپانیا وەهمی چۆن دەبێت تۆ کۆمپانیا گرێبەسی لەگەر ئەنجام دەدێت کە گرێبەس لەگەر ئەنجامدا تەواو یعنی بڕگە بە بڕگە دەبی متابعە بکرێ و جێبەجێ بکرێ کۆمپانیا وەهمی نیە ڕێکخراویش تەنها ئەوەی ڕێکخراوی وابزانام سەوزە ئەوە ڕێکخراوی UNDP ئەوانیان تەکلیف کرد بووکەوە ڕێکخراوێکی ژینگە پارێزینە لە هەرێمی کوردستان بە حەملەکە هەستی بەڵام ئێمەش وەک وەزارە شارەوانی چمان بودجە لە بەردەستی هەبوو هاوکارمانکردن لەگەڵ دەستەی ژینگەی ئەوەش لەگەر سەرۆکی دەستەی ژینگە خۆمان یعنی لە ڕۆژی حەملەکەی تێدا بووین کۆمیدیە بینی ئێستا ینی تۆزە کۆمیدیە بەشێک لەو بیانیانی کە لە کوردستانە کاری پاکردنەوە ئاکەن لەم چەند ڕۆژەی ڕابردووایە کە ڕۆژی گەشت و ئەوەیە لە جیاتیەوەی کە ممارەسەی ئیشەکەیان خۆیان بکەن خەریکی هەڵپەرچێ و ئەوەن ینی باشکەم پاش پەرچێکە خاوێنیان کردیتەوە ئابی باەک سەیری بکەین تۆ ئازێت نەبێت کاک بەیارەگەت پیشانمان بێت ئەبڕۆ چەند کۆمپانیان لێرە و بۆچی هاتن بۆچی مەبەست ئەمە ئەمڕۆ دوو کۆمپانیینە باغی پڕگۆڵ کڵاشتوگا سنووری بەلەدی یەک و سنووری بەلەدی سێ هەموو سارێ ئەمە جمعەک دانی نەدەرێ بەگلادی شانە ئەوانش لێری خۆیانە یا لێرە شایی و هەر پەرچەی خۆیان دەکەن بەس بە دەستوری خۆیان باشە ناکرێم کاتە گونجاو نیاز ناکەنم کاتە سەیرانەکان پێویستی بۆ ئێمانەمان خاوێنکەنەوە مەسەن لە کۆتایی بەهارە بێت بەرێ وەڵە بەسەوانش ئەزیان لێ لەو کاتێ بیت هەموو ساڵی دێمە نەڕۆزی دیسکۆ دەکەم نۆرۆز خۆشانی کوردستان خۆشە جوانە عالم ئێرە دیل باشە لەگە عالمی ئەمە هەموو زارە دێم دیسکۆ دەکەم دیسکۆ هەر باشون دیسکۆ دەکەم ئێستا چاوەڕی پیسبوونەکەن ینی هەتاوخان دوای ئەم پاکێجە پرسیارێک لە تۆکەم بە ئەم پاکێجەش ببینین پاکێجێکی بەیندانیمان دروست کردووە لەسەر مەدانی کە چوونەتە ناو خەڵکەوە لەسەر ئەم دیاردێ بە ئەو پاکێجە ببینین پرسیارێکم بۆ تۆیە فەرموو وڵات چییە بەرامبەر ژینگە یان ئەو پیسبوونەی سەیرانە بەڕاستی هەیە زۆر ژینگە پیس دەکاتن ئێستا هەیە لە هاتەمەشە لێکوانەیە فڕدا و ئەشیانەی خڕناکەن ناو لایلوونیان داینێ بەس لەگە خۆیان ناجێڕنەوە هەموو لێرە فڕددان ئەی تۆ چی کردووە لایلۆن زەرفێکت پێ ئێمە هەموو دامانەوە ئێستا هاتین یەکوانەمە هەموو خۆیان کردوێتەوە ئینشاڵڵا ئەوپاین بیبینینەوەی کۆ خاوێنت کردو ئارەوەڵا وەرە لەگەڵ
یعنی ئێستا شوێنەکانیان پیس کردیا یەکێکە لە دومە بێتەوە ناتوانین لێی دابنیشێ. باشە تۆ بڕۆ هاتووی بۆ سەیرانی زۆر بە مێشکات زەرفێک نایلۆنێک شتێک لەگە خۆتان بێت. وڵاهی نامانە بەسکەم دەبێ لە سەیتەرەکان ئاخوایە تەوزیحکەن بەسەر خەڵکیدا باشتر. پشتی کۆن خلاص دەکەن هەموو دەکەن نافعەلەکەی خا دادینە یەک لە جیاکی دادینە وتەوە. دکارین علاقەیە تا ببینین؟ بنێ. بەڕێ علاگەمان پێ لاگە گەورەمان پێکە نانشمان خوارد هەمووی گرێت دەوین لە شوێنێک دایدێنێ ئەگە خۆ دێنەوتە؟ بەرێ بەرێ بەفەرم علاقە دەبلەکە عەلی زبری تێکردێ کەواتە پڕێداوە ناوەڵە لە شوێنشکەش دانیشم نۆ جاتنی ئێرە ڕاتچیە بەرامبەر پیسبوونیە و سەیرانە دیاردێکی زۆر ناشرینە ئەوانەی وەخایەن ئێمە تازاتین جێگانی مادی وینە لە ڕێگا زۆر هێشتان دانەنیشتین باش ئەمڕۆ هاتووی بۆ سەیرانی شتێک لەگە خۆ دێنەوە بەڵێ چیسی گەورەمان هێناوە خۆشاشرێت چیسەکە بەردەستە ئێستا ئەوەی ئیشمان پێ نابێ ئەوەی تێ دەکەیتەوە ئەوە بەتاڵ دەبێتن و ژوەکەی خۆ نابێنەوە داواکارم لە خەڵکی بەس ژینگەکە پیس نەکەن و شوێنەکە پاک و خایان ڕابگرن و کار بە خۆیان دێن دادەنیشن لە شوێن خۆیان. باش تۆ ئەمڕۆ هاتووی بۆ سەیران هیچ علاقە و لایلوونە و زەرفێک تێناوە لە خۆت؟ بەڵێ ئەتوانین بیبینی؟ وەڵا هەموو لەو لایەدانەوە. هەتاوخان ئەگەرم قسانەی ئێمە کە کردمان جێبەجێ بکەین و ئەو خەڵکەش ڕازگویانە وەڵامی پرسیارەکانی ئێمان نابێتەوە ئەمە حاڵی ژینگا بێ نەخێر بێگومان یعنی بێگومان بۆ دوکار دێتکاک دەڕون بۆ دروستبوونی هەر دیاردەیە کۆمەڵە هۆکار هەن بۆ دروستبوونی ئەو دیاردەیە تەنیا ئێستا داوای لە بڕنەکان بەڵام ئەمە باسمان لە هۆشیاری تا کرد باسمان لە هۆشیاری خێزان کرد پەروەردە کرد بەڵام ئەمە تەنیا هۆکارنی ئەسەکەم بزانی ئیزافە بۆ قسەکان ینی ئەمە دەستنیشانی هەندێک هۆکارمان کرد بەڵام بە لەگەڵ دەستخۆشیم بۆ وەزارەتی شارەوانی گەشت و گوزار لەگەڵ دەستخۆشیم بۆ دەستەی گەشت و گوزار بەڵام ئەوانیش ڕۆلیان هەیە لە پیسبوونی لە دروستبوونی ئەو دیاردانەدا من بۆ خۆم بە مەدانی وەکو ئێوە ئەو ماوەیە لە گەشت بووم باشە بەڵام زبڵەکانم خسۆتە ناو کیسەیەکەوە بەڵام شوێنێک نە بۆ حاویەک نە بۆ فڕی دەمەناوێت ینی بۆچی ئاوا ئێمال کراوە شتێکی تر هەیە لە وڵاتانی پێشکەوتودا پۆلیسی گەشتیاری هەیە کامیرات هەیە یعنی سەرڕای ئەوەی کە بەرەزان باسییان کرد غەرامە هەیە خەڵک دەبێت ئاوا هۆشیار بکرێتەوە ئاوا ڕێنمایی وڵات لە فتری گەشتە ینی هەندێک وڵاتی مالیزیاوانە هەیە بنێژ مەمنوعەکەن لەبەر خاتری بەڵێ باڵندە و بۆی ژینگەکەی پیس نەکە و هەندێک بەها هەن بۆ نمە وڵاتێکی وەکو بەریتانیا ئەڵا ئەگەر بێت و ژینگەکەم پیس کرد ئەوە لە ڕووی ئەخلاقیەوە ئەمن تاهنم لە ئەوەی داوە لە مەلیک داوە ئازاری گیان لەبەر نادەم لە بەرەوەی ئەوە لایەن ئەخلاقیکەیتی بەڵام وەکوتم ینی تەنیا هەر ئەوان هۆکار نین ینی بەڕاستی ئەم نازانم ئەم ساڵە دەچیتە محتراماتی ئەوە دانراوە دەست شۆردانراوە لە شوێنە گەشتیارەکانە بەڵام ئاوی دانراوە بەڵام بۆ ماوەیەکە ئەبێ کەسێک دانی هەم لە ڕووی مادیۆ کاک سەمەد باسی کرد دەبێت و باشە ڕووبەڕوو چی بە وەزیرە لە ئێستا قسە بکە و بەڵێ من وەکوتم ینی دەستخۆشیان لەکەین بەڵام لە هەمان کاتە لاەنە باشەکان لانی باشیان هەیە لانی خراپش ئەوەیە کە کۆمەڵی کۆمپانیا هەن بەڵام ئەم کۆمپانیا بوو ئەمڕۆ لە سەیرانگە بەڕاستی وەکو گەشتیاری وەکو اختصاصەکەی خۆم لایانی گەشتیاری بەڵام ئەوەی بینیم هەستم نەکرد کە حکوومەت ڕۆلی هەبێ ئەم جارە لەم بەهارەدا لە بواری گەشتیاری بتوانێت ژینگە بپارێزێتن ڕاستە کۆمەڵی کیسەی تەوزیعکرا لە ڕۆژی نەورۆزدا لە سەیتەرەکانە بەڵام شوێنە گەشتیاریەکان لە ڕووی پڕبوون لە کەم و کڕیەوە کیسە کەم درابوو حاویە نەبوو لە ڕووی عقوبەی خەڵکتان نایە وەکو کابرا نووسی بوو ینی ئەوش بە جۆرێکی تر عقوبەی خەڵکتان نایەوە ئێمە بەپێ ئەو ئاماژەم پێدا لەوانەیە خێرایندارای هەندێک هۆکار بێ ئەگەر نائمە وەما کەتلەندین پرۆژە بکەین یاخود کرد تایبەت هاوکارمان بێ ئەو دیاردیانە کەمکەینەوە یاخود نێڵن بە پرۆژەی چاکەوە بەڵام ئەوە لەوانەیە پلانەکە دواکەوت و ئێستا بتوانین جێبەجێ بکەین لەگەڵ ئەوەی ئێمە بەهۆی ئەو قەیرانش
لە 20 داهاتی گەشت و گوزار و 20 شارەوانەکانمان تەرخان کرد ئەمە دائما لە بۆنە و یادە پیرۆزەکان کە خەڵک دەچێتە گەشت نایلۆن لە بازگەکان دابەش دەکرێتن. بەس بۆ ئەم نۆرۆزە خۆی مبلغەکە کەمیشی ئاماژە پێ دەدەم بەڵام 75 میلیۆن دینار 20 داهاتی گەشت و گوزاری خۆی بوو تەرخانمان کرد بۆ تەنها بۆ دابشکردنی نایلۆن و لەگەڵ دانانی توالێتات 75 میلیۆن دینار لایلۆنتان کردی تەنها نایلۆن نەخێر تەنها نایلۆن نییە دوای پاک و خاوێنکردنەوەش دەستەی گەشت و گوزار پارە دەدا بە کۆمپانیان بچن خاوێنیکەنەوە غیری ئەوەی کە شارەوانیەکانش کۆمپانیای خۆیان دەنێرن یعنی بە هەموو جهتەکانی کەوا بەرپرسیارن بە هەڵمەتی پێکەوە دروست دەکەن شارەوان لەگەر گەشت و گوزار پێکەوە 3 ڕۆژە ئێمە ئەوە بەس خەریکی ئەو شوێنانە علاگەکان دابەش دەکرێت و طبعاً نایلۆنەکان دابەش دەکرێت و دوای کۆکردنەوەشە لەسەر با بڵێم گەشت و گوزار و شارەوانی و لەسەر کۆمپانیاکانە هەروەها دانانی حاوێی ئاماژەم پێدا حاویەکان کە دادنن زۆر جارەیە حاوێ دەبەن یاخود دەشکێنن یاخود ئەو شوێنە گەشتیارە نامینێتەوە ئەوە یعنیەکە لە گرفتەکان کەوا هەوڵاتیش خۆی کەوا دەکاتن ئەو حاویانە نەمینێنەوە یا پابەت نابن پێوەی بوویتە دیاردا بەڵام ئێمە هەموو بەوەنە و یادەکان میزانەی تایبەت دادنین بۆ دابشکردنی نایلۆن بەڵام خۆت دەزانی ئەنی هەیە پابەت نابی پێوەی کە پابەت نەبێت و چی لێ دەکەێت باشە ئیجراعاتی بێ لەگەڵا ئەوەیە کە ئاماژەم پێدا غەڕامە کە ئەوە دەبێتە یاسا ئەو کاتەکە یاساکە پەسەندکرا متەئەکیدم زۆر لە کێشەکان دەتوانین کاک سەمەد تۆ چ گلەیەکت هەیە لە نهجی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بێ مجاملە وڵا بێ مجاملە بنەوە دڵنیام ئەوانیش لە قەیرانێکدا دەژین بەڵام لەگەڵ هەموو ئەو قەیرانانەش بەڕاستی حەقا ئەوان یەک سزادان بەهێز بکەن دوو سەیرانگاکان پێداویستەکانی ئەوەندەی دەکرێ زیاتر بۆیان دابین بکەن سێ ئاسانکاری بکەن لەگەڵ هەندێ با بڵێن ئەوانی لە واری کەرتی تایبەت ئیژەکەن بۆ ئەوەی کەوە سەیرانگاکان باشتر خاوێن بکرێتەوە چاکتر پێداویستەکانی دابیندە بکرێ دەکرێت بڕێک پارەی کەمیش بێ با بڵێن لە سەیرانکەران وەربگیرێ بۆ ئەوەی کەوا سەیرانکانمان پاک و خاوێنتر بێ وەرگرتن شتی بەسیت بۆ نمونە شتی بەسیت بۆ با بڵێن دەست شۆرێکە شتێکە ینی ئەمانە هەنیشتەیە من پێمان خەڵام بەداخەوە خەڵک تەجروبەی لەگەڵەوە شاهەیە خۆ خەڵک ئێستا لە وڵاتە پاری کامێرە شەیە و جادە هەر باش نیە و پارەی ژینگەی سارە هەر جادە باش نەوەڵا دیوەکەیتر بڵێ ئایا چەند هاوڵاتی پابەند دەبی بە پێدانی ئەو کرێیانە بۆ نمونە ئێسامە کە دەستمان بر بۆ ئەوەی کە داهاتی خۆمان و پاڵ پشتی پێ بەستین و بتوانن خزمەت گوزاریانە بەردەوام بکەین داهاتمان مەسەلەن بۆ زبل و خاشاک ئەوش دەسەر هاوڵاتی ناها گوتمان تەنها شوێنە بازرگانەکان لە بەرەوەی شوێنە بازرگانەکان کاریان هەیە پیشیان هەیە ئەگەر مانجێ 10,000 دینارێک بەرامبەر بە پێدانی زبل و خاشاک ئەو هەموو کارتۆنەی کە فڕەدەدەن بیدەن بەڵام ئایا چەند پێی پابند بووین ئێمەش ناتوان گرەی بکەین لە بەرەوەی دەرێن قەیرانی دارایەوە یاخود موچەکان دواکەوتووە ناتوانین زەختیان لێ بکەین بەڵام ئەگەر بێت و باری ئابووری با بڵێم تەواو چاک بێتەوە بکەوێتەوە سەر باری سروشتی خۆی ئەمەش دەتوان ئەو کاتە هەم با بڵێم سزای ئەو کەسانە بگدەین کە پابند نابن پێ پێدانیەوە ئەو کاتە ئەگەر بێت و ئەو داهاتەوە ئەو کریانە هاوڵاتیش بەشێکی هەڵگریتەوە بیداتن بەتەئکید حکومەت هەو بجەزە بەلاحیکەوە بوویتە کێشە و گرفت لە بەردەممانکە نەما لەبەر قەیراندارە بیدەینێ ئەوانی هەڵدەگرتەوە واتە خۆی هاوسەنجی خۆی دەهێڵێتەوە وا دەکات تۆ خزمەت گوزاری پێشکەش دەکەی بەڵام خزمەت گوزاریی دروست وەک وڵاتانی ئۆڕپی وەک وڵاتانی پێشکەوتو بە هەمان کاتیش دەبی ئیلتیزاماتی خۆشت جێبەجێ بکەی تۆش پابەندبی بەوەی ئەو بڕەپارەی هاوکار لەگە حکومەت فەوە لە کاتی ئابوووریەکی سروشتمان هەبێتن لە هەرێمی کوردستان ئەوانە هەمووی بوویتە بڕیار و هەمووی جێبەجێ دەکرێتن بەڵام سوالەکەی من لە جەنابیان بکەی دەستی ژینگە چەند با بڵێم هاوکار بوون یاخت چەند بەرنامەیان هەبووە بۆی هاوکاری شارەوانی و گەشت و گوزار بکەن بۆ ئەوەی پێکەوە با بڵێم تەنها جهتێک بەرپرسیار نییە لە پاک و خاوێنی زۆربەی لایەن دەگرێتەوە لایانی پەروەردەیە لایانی ئەو قافە بۆ نمونە مزگەوتەکان با بڵێم لەلایەن مەڵای باشەکانەوە پرسیارەکەم بۆ کورکەوە ئەوانیش کەم تەرخەمن من نانم کەم تەرخەم بەڵام ئایا ئەوان چ پلانێکیان هەیە باشە پیسکردنی ژینگە قەیرانی داراییان هەبوو باشە پیسکردنی ژینگە قسەکانی خۆم تەواو نەکرد کاک دەرۆن ئێستا دوای ئەو پرسیاری هەتاوخان بۆم گرنگ ینی پیسکردنی ژینگە هەر ئەم شت فڕیانەیەیان زۆشتی تریشێ بەچی تر ژینگە پیسە بێ کە حکومەت ئاگای لێ نییە بەڵێ هەر ئەوەی خۆتان ئامارێکتان نیشاندا جگەلەوە پیسکردنی ژینگەی هەوائیە
هەر لەم یەک پرسیاری تر یانی ئەم تەلبەنەی کە ئێستا بووە بە باو بۆ چواردەوری مەزرعەکان و بۆ دروستکردنی ئەم سیاجە ئەوش بەشێک نیە لە پیسکردنی ژینگە بێگومان ئەوەی من ئەو دیاردەی سەرنجی ڕاکێشام ئەو لەو بەهارەدا بەڕاستی زۆربەی سەیرانگە گەشتیارەکان بووتە تەلبەند ینی لەگەڵ ئەوەی کە خەڵک ڕاستە ژینگە پیس دەکە دەردی شوانەکە وتی مەڕەکەم نازام لەکوێ نازار لەشێ لەبەرەوەی هەموو کراوەتە تەلبەند بینیمە بەڵێ هەمووی کراوەتە تەلبەند و هەموو کراوەتە مەزرعات و ئەمە شوێنی گەشتیاریە خۆی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی هەبێ بۆ ئەوی کە ئەو ناوچە گەشتیاریانە نەکرێن بە شوێنی نیشتە جێبوون ینی بەڕاستی عفو ئەوە گەشت کشت و کاڵن ئەو شوێنانەی کە تەلبەند کراون زەوی کشت و کاڵیە اینجا چه حق تصرف بێت چ ملک صرف نازانم یعنی من ئەوی گەشتیاری کەس هەنارە گەشتیاری بووە بەڵام ئەوەی من سەرنجی ڕاکێشان بەڵاستی هەموو بوتە شوێنی هەموو بوتە شوێنی نیشتە جێبوون وڵا لەسەر ئەم تەلبەرکردنە جگەلەوەی کە دیاردەیەکی ناشری داگرتنە تەلبەندەش ئەگە بچێتە چوارچێوەی ئەوانیشەوە ئەمە زەرەریش کەشی هەیە ئاژەڵ و باڵندەی چێوی مەجای با بڵێن جوڵەی نامێنێ هەنی شوێن و ژیان و ژینگەی ئەوان بەرتەسک دەبێتەوە بەرەو ئینقراز و بەرەو کەمبوونەوە دەچن بۆی ئەمە دیاردەیەکی زۆر خراپە پێویستە بە زووترین کات ئەوەندەی دەکرێت مەعالەزە بکرێت باشێرون من هەر دەمیست هەر ینی قسەکەم تەواوکەم ئەم تەلبەندە لە ڕووی دەرونیەوە حتا لە ڕووی چاوەوە پێی ئەڵێن تەلەووسی بەسەری ینی چاو پیسەکە ینی کاتێک تۆ سەیری سەوزاییەکەی هەست بە ئاسوودەییەکەکەی بەڵام سەیری ئەم تەلبەندە ئەگەی ڕێک هەستەکەی تۆ لە ڕووی دەرونیەوە ئەها دڵت ئەگوشرێ ئەمە دەبێتەوە هۆی ئەوەی کە لە خوبرایی تەنمیە ئەوانی گەشەپێدانی مرۆیی پێ ئەڵەن بەتابەتی ئەوانی بواری هێز و تااقەت دەڵێن ئەمە هێزیەکی نێگەتیفت پێ ئەبەخشێ بۆ ئەمە لە یەکەم ساعات مژور وتم ئەمە هێزیکی نێگەتیف بەم نەبەخشێ باشە کاتێک کە من ئەچمە سەیرانگایەکەوە لەو ڕانگە بۆ ئەڕم ئەچمە دەرەوەی شار بۆی لەو هەموو پاڵەپەستۆی کە لە ناو شار و لە کارە هەمە لە کاتی پشووە من بۆ خۆم هەست بە نوێبوونەوەیە بکەم کاتێک کەسمە شوێنە گەشتیارەکان ئەبینم تەلبەندیتیایە ینی هیچ وەکو ئەوەی وایە هەر وەکۆی کە لە ماڵەکەی خۆم بم بە دیار تەلەڤیزۆنەکە بووم و سەری مەنزەرێکی جوان بکەم باشتر لەوەی کە من ئەچمە شوێنێکەوە بەڵام باڵی تەلبەند بکرێت باشە نەورۆزخان لەبارەی ئەم فلێکسانی کە ئێستا بووە بەباو مەسەرەن هەرچ کۆمپانیە کە بینی 50 فلێکسی ڕکلامی هەڵواسیەوە بە عمودا لە حیمێکە بە سەر سوچی کۆڵانەکانە لە حیمێکە ئەوەش بەشێکە لە پیسکردنی ژینکە چکە خۆیان سیانەشی ناکەن ینی کە ئەدرێ کە وێرانە بێ کە ئەکەی بە دوو دڵۆب لە حیم لێن ئیجراعاتان بۆ ئەوە چییە؟ بەڵێ ئەوەش خۆی بەگرێ بەس درراوە بەو کۆمپانیانە ڕکلام بکەن ئەوەی لە دەرەوەی ڕێنمایەکان ڕکلام بکاتن خۆی تەوان بەرپرسیار دەبێتن لەگەڵ ئەوەی کە هەر کاتێک با بڵێم کاتی بانگەشەی هەڵبژاردن خۆت دەزانی لەوانەیە زۆر ئەو ڕکلامانە زیاد دەبێ ئێمە وەکو شارەوانی لیژنەی بەدوا داچورمانەیە باسی هەڵبژاردنێکرد نزیکە ڕێنمایی چییە چکە ڕێک فعلەن ئیتروا دەست پێکات بەڵێ ینی ڕێنمایی هەردەم ڕێنمای هەبووە ئێمە هەر ئەو ڕۆکە ڕێنمای تازەمان واژوو کردیا بۆ ئەوەی پابند بن بەو ڕێنمایانەی پابند نەبوو ئەوەی پابند نەبی سزای تێدایە بە پێ ڕێنمایەکانمان سزای تێدا ئەو کۆمپانیایە دەدەیت ئەو کۆمپانیای کە ئەو ئیشەی کردووە یاخود ئەو جهەتەی کە کردویانە پابند نەبن بە ڕێنمایمە لە عینی کات لەو ماوەی کە بۆی دادەنرێ هەڵ نەگیرێتەوە ئەکی تێدەبتە ینی ئیجراعات یاسایە لەگەڵ هەموو حیزبێکە و ئیجراعاتاتوان بکەن ئەی چۆن خۆی ڕێنمای لەسەر تۆ چوزانت ئەوەی دایناوە چ حیزبێکە خۆ چۆن ئەندامەکانی دیارە لەسا من ئەندامی حیزبێ بم ڕسمەکە مەڵواسن یەک لا دیواری شوێنەکەن ڕسمەکەش ناکەم مەسەلەن بۆ نمونە نووسینە بۆ نمونە یاخود دیعای کۆمپانیایەکە بۆ نمونە خەڵک ڕکلامێک بۆ بەر ئەوەی خۆی دەکا ئەوانە هەموو ئیجراعاتیان لەگەڵ دەکرێتن ئەوی پابند نەبن بەو ڕێنمانەکە بۆمان ناون دواتر کۆمپانیای تایبەتیش هەیە ئەوانیش هەمان شێوە کە گرێبەستیان هەیە پابندن بە ڕێنمانێ بۆیان دادەنرێتن نابێت دەرچن نە لە بڕی پارەکەی کە لە خەڵک وەری دەگرن نە لەو بڕی پارەی نابێ دواکەون کە ئەوی دەیدەن بە حکومەت نە لە ڕاگررتنی ڕێنمایەکان و پاکوخاوێنی شوێنەکانش دەبی پابند بن پێوە باش با دو قسە بکەین وا سەعاتێکی بەرنامەکە ڕووی با ئاخر قسە بکەین بزانین بە تەسەوری تۆ بە بۆچوونی تۆ چارەسەر چیت چارەسەر وەکوتم مادەمێ باز دیارە دەکەین دەبی هەموو لایەنەکان بەیەکەوە هاوکاری و هەماهەنگ بن لە چارەسەرکردنی دیار دەکەن چکە دیاردا بە ئاسانی دروست نابێت کە دروستیش بوو ینی پەلی کێشاوە هەموو کۆمەلگا یاخود ڕێژەیەکی زۆری کۆمەلگا پەیڕەوی ئەکە بەکوتی پێ دوایە بەرەو خراپترە چینیا من وەکو کۆمەڵناسێک بە بەردەوام گەشتبینم حەز ناکەم ڕەشبین بم ئەگەر هاتوو هۆشیاری واقع قسە بکەین ئەبێ گەشتبین بین ئەبێ گەشتبین بین
بۆ ئەبێ لە خێزانەوە دەست پێ بکەیت لە قوتابخانە دەستی پێ بکەیت لە زانکۆ دەستی پێ بکەیت لە ئامرازەکانی ڕاگەیاندە و میدیا بە شێوەیەکی گشتی اینجا لە کۆتایی حکومت تۆزەگە بێ خەڵکەکە دڵخۆش کا بووی کە ینی ئەمەش فاکتەرە بەڕاستی ینی ئەگەر کە خۆشی مرتاح بێت ڕەنگە تەسیری ئەو ژینگەی هەبێت ینی ژینگەکەشی خۆشتر بێ دەردی برادێکی خۆم وتی من ینی لەم کوردستانە گەورەیە خاوەنی سیمکارتێکم ینی دڵی چی بە وڵاتەکە خۆش بێ بەڕاستی دەسەکانی خۆش بێ کاک سەمەند چارەسەر پەروەەردە دابینکردنی پێداویستی سزادا دەستخۆش وەزیر چارەسەر یارمەتیدانی هاوڵاتی یارمەتیدانی حکومت پێکەوە دائما من با بڵێم هەر ئەوە ئەڵێمەوە حکومت بەتەنیا نەدەتوانێت هەموو خزمەت گوزارێک بە تەواوی پێشکەشکە ئەگەر تاک هاوڵاتی هاوکاری نەبی لە هەموو بوارەکان نەک تەنها لەوە یارمەتیدانی هاوڵاتی بۆ حکومت و هەروەها پەروەەردە وەک پێشاندا ئەوقاف بۆ وشارکردنەوەی خەڵک لە ڕۆژانی هەینی دەتوانن هاوکار بن و هەروەها چارەسەرکردن زۆر گرنگە ئەو سیاسەتێک کە پێڕەومان کردێ و لە ئایندەیەکی زۆر نزیک کە جێبەجێ دەکرێت لەوانەیە نەتیجەکەی بە بەرچاو ببینن و بەش بە حاڵی خۆمەوە زۆر گەشت بینم کەوا هەم هاوڵاتی هۆژاریان زۆر باشتر بووە و باشتریش دەبی لە داهاتوو هەمیش پلانەکانی حکومت تەسەور دەکەم بەو ئاراستەیە بڕوە کە بە هەموو لایەکمان بەبەسمانە و بگەینە ژینگەیەکی پاک و شان بەشانی وڵاتانی دنیا کە ئەوە هیوای هەموو لایەکمانە دەسەکانتان خۆش بێ و یەک خاڵی بچووکی تریشم بەنیشتیمانیکردنی کردی گەشت و گوزار بە شێوەیەکی گشتی ینی بەنیشتیمانی بکرێت گەشتیاری ینی بە حیزبی نەکرێت بەنیشتیمانی بکرێت ینی بێتە کولتورێک ئێمە کە پێویستە کە شوێنە گەشتیاریەکان وە گەشتیاری بە شێوەیەکی گشتی ئەو لە پرەنسیپی یاخود لە بەهای بەکاربردنەوە ببین بە بەرهێنەر ئەمە دەبێتە هۆی چارەسەرکردنی زۆربەی گرفتەکان کە کۆمەلگار و بەروی دەبێتەوە ڕاست هەڵبەتە من بۆ سەپۆرتێک بۆ قسەکەی تۆ بەشێکی زۆری نستی گەشتیاران مەسەلەن بۆ نمونە وای لێ هاتووە سەلاحەدین بە سوزانم پیرمان بە مڵکی پارتی ئەناسرێ ئەزمەر بە مڵکیێکێتی ئەناسرێ قسەکەی تۆ تاوا بوو هیوادارم هەموو کوردستان بە نیشتیمانی بکرێت و هەر گەشتیارێک لە خانەقینەوە تا زاخوات هەر شوێنێکی کوردستان وەکو ناوچەکەی خۆی سەریکە دەسەکانتان خۆش بێ گەورەتان کردین هیوادارم ئەنجامێکمان هەبێ و منیش دەکۆتاییاڵم هیوادارم هەموو پاکردنەوەی کوردستان بەقەر پاکردنەوەی ئەم ستۆدیۆی ئێمە ئاسان وایە بەم علاگەیەوە لەگەڵ جەنابی وەزیر و ئێوە ستۆدیۆکە پاکینەوە کۆتایی بە بەرنامەکەیەمین و لە خزمەت باشە.